ئەم ساڵ زووتر لە وادەی خۆیان بەرەو کوێستانەکان کۆز دەکەن بەهۆی کەمی بارانبارین و نەبوونی گژوگیا لە دەشتی هەریر و ناوچەی بادینان. وەڵا پار مانگە 5 ساعتەمە ساڵ سەری مانگە چاراتە مانگەشی تقریبا پێشات لەوار نەبوو ئاو نەبوو هەر لەوار نەبوو هەرشین نەبوو چ لەوار نەبوو مەجبوور بمەرین پێ نەحەویە هەڵات. کۆچەریەکان ئەیانەوێت زیاتر لە ئاستی ڕووی دەریا بەرز ببنەوە. ئێستا لە بناری چیای حەسەنبەگ و ناوکەنداران و تاوکان نیشتەجێن. بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو بەرەو کوێستانەکانی سەقەر و کێڵەشین و هەڵگۆرد بەڕێدەکەون. لێرە لەوار نییە حکومەتش یا چلۆمە ناکە نا ئارفەشێ دەتەمە چتە چلۆمە دابینەکە ئەمە وچی خەرچی نینە حکومەتا تورکی بڕۆ ئەلعانە کەسەک هۆرەشێ بکەم سعدەلیکە کەسەک مەرە ڕاگری ئەلفیە دەتی مەقسەد هەمنە دەرمانای دەتی ئەمە لاانە پەپارێک و کاڕێنەمە ئەلانە تێرە شریقە و دەرمانی مەڕێمە نای تێگەشتی. هەمیشە لە وەرزی هاوین کۆچەریەکان بە دوای گژوگیای سەوز و مێرگ و کانیاوی سارد و سازگار دەگەڕێن. برادۆستیش یەکێکە لە ناو چاهەرە گرنگەکانی بە خێوکردنی ئاژەڵداری بە تایبەتیش لە وەرزی هاوین. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.